هەر بۆ قسەکردن لەسەر پرسی هەڵگرتنی پارێزبەندی یاسایی لەسەر ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەلایەن زۆرینەی فراکسیۆنی پارتی و پێکهاتەی کەمینەکانەوە لە ستۆدیۆی هەواڵ میوانداریمان لە بەڕێز ڕێبوار حەمەد و تێبێژی کۆمەڵی ئیسلامی کردووە. مامۆستا ڕێبوار بەخێر بێت. سپاس. وەک بینیتان ئەمڕۆ ئەندامێکی فراکسیۆنەکەتان لە پەرلەمانی کوردستان پارێزبەندی یاسایی لەسەر هەڵگیرا. پێشبینی چی دەکەن؟ چونکە هەندێک ئەو هەنگاوە بە سەرەتای دۆخێکی جیاواز بۆ کاری پەرلەمانی و هەروەها بە هەنگاوێکی جیاواز بۆ دۆخی سیاسیش لێک دەدەنەوە. لەو بارەوە هەڵوێستی سیاسی کۆمەڵی ئیسلامی چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. تەمان من پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب بدەمەوە، ئێمە هەمومان دوای تێپەڕاندنی ئەو بارودۆخەی کە بەهۆی پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهانیش بڵاو بوویەوە و خۆتەزانی خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕوان بوون دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی پەرلەمان و ئاسایی بوونەوەی ژیانی سیاسی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە چاککردنی گوزەران و قوت و بژێوی ژیانیان دەست پێ بکە. خەڵکی بۆ ئێمە نا تەڵەن من بەڕاستی من پێم وایە لە خەڵکێک چاوەڕوان ناکرێت کە ئاگای لە ژیان و گوزەرانی خەڵک نەبێت، لە خەڵکێک لە دەستەڵاتدارانێک کە بۆ خۆیان نەموشکیلەی ژیانیان هەیە، نەموشکیلەی قوتی ڕۆژانەیان هەیە، نەموشکیلەی موچەیان هەیە، نەموشکیلەی هەژاری و نەبوونیان هەیە، نەموشکیلە هیچ گرفتێکیان نییە خۆیان لە هەرێمی کوردستان بە دڵنیایی ئەوان کە ئاگاداری گرفتە حەقیقیەکانی خەڵک نین چاوەڕوانیشیان لێ ناکرێ دەستپێکردنەوەی کاریان بە ئاراستەی چارەسەری کێشەکانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ. بەس لە هەموو هەلومەرجێکدا بێ بڵێن ینی دەستەڵاتێک کە خۆی بە دەستەڵاتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانێ لە کاتێکدا کە ئێستا گەورەترین کێشەی لەگەڵ بەغدا هەیە، خۆتەزانی وەفدەیەک لە دوای یەکەکانی نێرێتە بەغدا تەنها بۆ ئەوەی کە بڕی شایستەداراییەکانی مانجێکیان پێ بدە بەم هەموو تەنازولاتەشەوە کە ئەیکەن پێیان نادەن. حکوومەتێک کە جیرۆدەی دەیان قەیرانە دەیان قەیران لە سەروی هەمویانەوە ئەو ئیفلاسیە ئەو ئیفلاسە دارایی و اقتصادی کە ڕووی تێکردووە کە لە سەروی 50 ڕۆژە تا ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان و فەرمانبەرەکانی موچیان وەرنەگرتووە. ئەمە باسی ژیانی فەرمانبەران تۆ باسی ژیانی هاوڵاتیان هەرمەکە، باسی ژیانی کرێکار و خەڵکی قوربەسەر و داما و هەرمەکە کە بە هیچ جۆرە ژیان و بژێویان نییە. حکوومەتێک لەناو هەموو ئەم قەیرانانە بێت تەنها و تەنها لە پێناوی ئەوەی پەرلەمانتارێک گوتوویەتی سەرۆکی حکوومەتەکە کۆمپانیایی هەیە، پەرلەمانتارێک کە تەنها گوتوویەتی گەندەڵی هەیە لە وڵاتە، پەرلەمانتارێک کە بەرگری لە مافی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد، ئەم هەموو مانۆڕە سیاسی و پەرلەمانیە دەست پێ بکەی بۆ هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێک کە بەرگری لە مافی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە. بە دڵنیاییەوە من بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ دەمەوە کە ئەم دەستەڵاتە چاوەڕوانی لێ ناکری کێشە بنەڕەتیەکانی خەڵک چارەسەرکە، ئەم دەستەڵاتە چاوەڕوانی لێ ناکرێت قەیرانێت چاککە، بەڵکو چاوەڕوانی لێکرێت قەیران بە قەیران بسپێرێەوە قەیرانی تر بخڵقێنێ. ئەم قەیرانی ئەمڕۆ خڵقێنرا. من ئەمڕۆ شتێکم بیرکەوتەوە کە لە 19 ئاب و 23 حوزەیران دەگوترا هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان تەوافقی سیاسیان تێکدا، دەگوترا کە ئەو کاتیش زۆرینەی هێزە سیاسیەکان کە زۆرینەی هێزە سیاسیەکان ناڵم زۆرینەی پەرلەمانی، چونکە ئەوەی ئەمڕۆ زۆرینەی پەرلەمانی بوو زۆرینەی هێزە سیاسیەکان نەبوو، چونکە زۆرینەی هێزە سیاسیەکان بەدەنگ ئەمڕۆ بە دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆرینە لای ئەو فراکسیۆنانە بوو کە بایکۆتی پەرلەمانی کوردستانیان کرد و ئەوانەی ئەمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمان بوون کەمینە بوون بە ڕێژەی دەنگی هاوڵاتیان، بەڵام زۆرینە بوون بەو سیستەمەی کە ڕێژەیەکی زۆری بە کۆتا بەداخەوە تەبعاً ئێمە ئەمڕۆ بەداخەوە حاڵەتەمان بینی کە ئەمانەی نوێنەرایەتی کەمایەتیەکانیان کرد خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان دڕدونگ و دوودڵ کرد بەرامبەر ئەو کەمینانە کە من پێم وایە ئەوانە نوێنەرایەتی کەمینەکان ناکەن. نوێنەرایەتی کەمینەکان بە هیچ جۆرێک نایەنە ململانەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان کە لە بینی هێزە سیاسیەکان هەیە لە هەرێمی کوردستان. ئەوەی ئەمڕۆ یارمەتیم بدە، ئەوەی ئەمڕۆ ڕوویدا پێمانەڵێ کە بڵێ ئەم دەستەڵاتە و ئەم پەرلەمانە بەم عەقڵیەتەی کە ئیدارەی کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانیدا کە بێگوێدانەوەی کە سەرۆکی پەرلەمانەکەت لەگەڵ نییە، بێگوێدانەوەی کە زۆرینەی فراکسیۆنە پەرلەمانیەکانی لەگەڵ نەبوون، وەکوتم زۆرینەی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لەگەڵ نەبوو. ئەمە بە داتا ئەیڵێم کە ئەو فراکسیۆنانەی کە ئەمڕۆ لە دەرەوە بوون زۆرینەی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان لابوو. ئەوە گوێ بە هەموو ئەوانە نەدەی چاوەڕوان ناکرێ ئەم دەستەڵاتە چاوەڕوانیەوەی لێ بکەیت کە قەیرانەکانی هەرێمی کوردستان چارەسەرکات. مامۆستا ئەوەی ئەمڕۆ بینیمان هەروەک جەنابە دامەژێت پێدا زۆرینەی
فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان هاوسۆز بوون لەگەڵ کۆمەڵی ئیسلامی واتە ئەو هێزە سیاسیانەی کە لە دەرەوەی پارتین هاو هەڵوێست بوون هاوسۆز بوون لەگەڵ ئەو دۆسەیە کە بەسەر کۆمەڵی ئیسلامیدا سەپێنرا کە ئەمە هەر خۆی لە خۆیدا شانازیە بەوەی کە ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ لەسەر مافی خەڵک پارێزبەندی لێوەرگیرایەوە ئەمە گەورەی نەبوو بۆ کۆمەڵی ئیسلامی لە بەرامبەر هێزێکی گەورە کە حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی لەدەستا لایەنەکان دێنە ریزی کۆمەڵی ئیسلامیەوە لە بەرامبەر ئەو لایەنە دەوەستن لەسەر پرسێکی ئەوە طبعا یەکەم ئەمەی ئەمڕۆ ئەو ڕاستی سەلماند کە ئەم پرسەی کۆمەڵی ئیسلامی و پرسی هەڵگرتنی پارێزبەندی لەسەر بەڕێز کاک سۆران عومەر پرسێکی گشتی بوو پرسێکی گشتی و پرسی هەموو کۆمەڵگا بوو و پرسی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو پرسێک بوو جارێ یەکەم پرسی کەپکردنی دەنجی ئازا و ئازاد بوو پرسی ئەوە بوو کە لە پەرلەمانی کوردستان و لە هەرێمی کوردستان جا ئەگەر پەرلەمانتار نەتوانێت ئازادانە ڕخرە بگرێ و ئازایانە قسە بکە و دەنگ دەست بخاتە سەر برینەکان بەیانی ڕۆژنامەنووسێک چۆن زاتیەوە کە ڕخنە بگرێ بەیانی هاوڵاتیەکی هاوڵاتیەکی ئاسایی لە ناو فەرمانگەکانی حکوومەت چۆن ڕخنە بگرێ بەیانی کرێکارێکی داما و قوربەسەر چۆن ڕخنە لەو دەستەڵاتە بگرێ و داوای قوت و مافی خۆی بکە ئەمە مێسیجێکی زۆر خراپ بوو کە ئەمڕۆ دەستەڵات بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیدا ئەمڕۆ ئەم پرسەیەکەم پێیوتین کە کۆمەڵ بەڵێ ئەو هێزەیە کە لەبەرەی خەڵک و جەماوەری کوردستاندایە و کۆمەڵ ئەو هێزەیە کە بەرگری لە مافەکانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە و پەرلەمانتارەکانی کۆمەڵ ئەو پەرلەمانتارانن کە هەم خەفە ناکرێن بەڕاستی هەم خەفە ناکرێن و بێدەنگ ناکرێن و هەم ئەو پەرلەمانتارانن کە ئەتوانن نوێنەرایەتی ڕاستەقینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن وێمە زۆر جار وتومانە کە زۆرینەیی و ڕێژ گەورەی ڕێژە نیە با بڵین بە زۆرینە نییە ئێمە بەڵێ فراکسیۆنەکەمان وتومانە خاوەنی 7 کورسین و لە ڕابردوودا خاوەنی 6 کورسین بەڵامەوە تا یەک پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ سەلماندی کە پەرلەمانتارێک یەک پەرلەمانتار ئەگەر ئازابێ ئەگەر ئازاد بێ ئەگەر ڕازگۆ بێ لە بەرگریکردنی لە مافەکانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانێت دەستەڵاتێک بۆ چەودا بێنێ ئەگەر یەک پەرلەمانتار ئاوا لەسەر سوێند و بەڵێنەکەی خۆی ڕاز بێ بەرامبەر خەڵکی کوردستان ئەمڕۆ ئەوەی پێوتین کە بڵێ پەرلەمانتار ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و ئەمڕۆ ئەوەشمان بینی بەڵێ هاوڵاتیانی کوردستان بەڵێ زۆرینەی خەڵکی کوردستان بەوەفان بەرامبەر ئەو کەسانەی کە نوێنەرایەتی ڕاستەقینی ئەوانەکەن ئەوانەی بە دەنجی ڕاستەقینەی ئەوان لە پەرلەمانن بە دەنجی ڕاستەقینە چونکە بەڕاستی تۆ خۆتە زانی ئەمڕۆ بێ بچینەوە سەر کۆمەڵە قسە لەسەر ڕابردوو بکەین خۆتە زانی هەمومانە زانین کە زۆرینەی ئەو دەنگانە دەنجی تەزویرن دەنجی کردراوی خەڵکن دەنجی ئەو زۆرینەی کە ئەمڕۆ لە پەرلەمانت زۆرینەیەکە کە هەمومانە زانین لە کاتی هەڵبژاردنەکان چۆن بەدەست هاتووە و ئەم زۆرینەیە چۆن زۆرینەی پەرلەمانیان بەدەستێناوە لە هەردوو هەم لە لێرە لە ئیدارەی سلێمانی و هەم لە ئیدارەی هەولێرکاتی خۆشی ئێمە وتومانە و ئێستاش ئێمە حقیقەت جگە سوپاس بۆ ئەو فراکسیۆنانەی کە ئەمڕۆ پشتگیری کۆمەڵیان کرد هەم لە سەرۆکی پەرلەمان وەکو بەڕێز مامۆستا عەلی باپیر لە پەیامەکەی خۆی سواسی هەم سەرۆکی پەرلەمان و هەم فراکسیۆنانی کە پشتگیریان کردین ئێمە پێمان وایە کۆمەڵ ئەمڕۆ سەلماندی جارێکیکە کە وەک ڕابردوو لەسەر هەڵوێستەکانی خۆی لەسەر هەڵوێستە نەگۆڕەکانی خۆی بەردەوامە بێ و ئێمە ئەو پەرلەمانتارانشمان کە هێشتا لە پەرلەمانی کوردستانن و پارێزبەندیان تەوانەوە جگەلەوەی کە کاک سۆرانی شەر لە پەرلەمانە و هەر ئەندامی پەرلەمانی کوردستانە خۆتەزانی بەڵێ فراکسیۆنیشمان و ئەندامانی پەرلەمان درێژە پێدەری هەمان ئەو هەڵوێستانە ئەبن و کۆمەڵی ئیسلامی سەلماندوێتی لێرە لە بەغدا لە پارێزگاکان لە ناو ئیدارەش کاتێک کە لە ئەنجومەنی وەزیران بووین کۆمەڵ سەلماندوێتی کە ئەتوانێ نوێنەر و بەرگریکەری ماف و ژیان و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت زۆر باشە مامۆستا هۆکار چیە کە لە پرسە سیاسیەکاندا لە چەند ساڵی ڕابردوو کۆمەڵی ئیسلامی بە ئامانز دەگیرێت لە پەرلەمانی کوردستاندا فراکسیۆن و ئەندامانی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەردەوام گرفتیان بۆ دروست دەکرێت میحوەری دەبنە میحوەری بەریەکەوتن لەگەڵ هێزەکانی دەسەڵات ئەم بەریەکەوتنە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە فراکسیۆنەکەتان دەیکات یاخود کۆمەڵی ئیسلامی دەیکا یا لە بەرژەوەندی پارتە سیاسیەکە کە کۆمەڵی ئیسلامیە و فراکسیۆنەکە کە فراکسیۆنی کۆمەڵە لە پەرلەمانی کوردستان جارێ لە بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی نییە وەکو حیزب کۆمەڵی ئیسلامیش حەز ناکات تەوان گرفتی بۆ دروست بێەوە بەردەوام ئەو قەیرانانی بۆ دروست بێەوە بکەوێتە ژێرباری ئەو فشارە سیاسی و
دارایی کە تێیدا ئەژین لە چەند ساڵی ڕابردوودا و بە تاکید کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ وەکو هێزێکی سیاسی مستەفید نەبووە بەڵام کۆمەڵ بەڵێ مستەفید بووە بەوەی کە پارێزەری مەبادی و پرەنسیپەکانی خۆیەتی کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆوە سەربەرزەکە باز لەسەر هەڵوێستەکانیەدا ئەتوانین بە یەک جومە بڵین ئەوەی کۆمەڵی ئیسلامی تووشی بووە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوش بە تەکید بازدانیەتی لەسەر هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کاتێک پەرلەمانتارەکانی کاتێک نوێنەرەکانی ملنادەن بۆ ئەو دەستەڵاتە و بەردەوامن لە ڕەخنەگرتن و ئازایانە ئەتوانن دۆسیەکانی گەندەڵی دەرخەن ئازایانە ئەتوانن بەرگری لە قووت و ماف و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەنەوە ئەو کاتن کە ڕوبەری ئەو زەخت و فشارە دەبنەوە و حەقیقات کۆمەڵ چۆن لە ڕابردوودا ئێمە گوتومانە چۆن ئێمە لە ڕابردوودا بەرگەی فشارمان گرتووە لە ئێستا و داهاتوشدا ئاسانتر ئەتوانین بەرگەی و فشارانە بگرین ئەو وەکو خاڵی یەکەم و ئێمە وەکو هەمیشە لەسەر زمانی کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی و قیاداتی کۆمەڵی ئیسلامی گوتراوە کۆمەڵ ئەو هێزەنیە یا کۆمەڵ ئەو معدەنە نییە کە بە فشار لێکردن لە هەڵوێستەکانیدا بەزەوە ڕابردوش ئەوەی سەلماندووە ئێمە هەمیشە گوتومانە کۆمەڵ لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوامە بێت تا هەبین هەتا خاوەنی ئەو مەبادی و استراتیجانە بین کە کاریان لەسەرەکەین بەردەوامە بین ئێمە لەسەر دوو ئاستیەک کۆی کۆمەڵی ئیسلامی بەردەوامە بین لەسەر هەڵوێستەکانمان دوو کۆمەڵ هەرگیز پشتی نوێنەرەکانی خۆشی بەرنادا کۆمەڵ هێزێکە نوێنەرەکانی خۆیە پارێزێ لە ڕابردوودا ئێمە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستاندا ڕوبەڕووی قەیران بووینەوە ڕوبەڕووی و قەیرانە بووینەوە کە بەرامبەر بەشێ لە پەرلەمانتارانی ئێمە و بەرامبەر سکرتێری ئەو کاتی پەرلەمانی کوردستان کرا کۆمەڵی ئیسلامی ئەم خولەشەوە جارێکی کە بەداخەوە تەبەن ینی پەرلەمانتارێک کە خاوەنی 42400 دەنگە وەکو ئەمڕۆ خۆی لە کۆنگرە ڕۆژنامە نووسێکی کاکسۆران ئاماژەی پێکرد پەرلەمانتارێک کە لە ناو پەرلەمانی کوردستان لەسەر ئاستی 111 پەرلەمانتار خاوەنی سێهەمین دەنگە سێهەمین دەنگی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەستێناوە ئەمڕۆ ئەم پەرلەمانتارە بێگوێدانە ئەوەی کە ئەم پەرلەمانتارە نوێنەری زۆرینەیەکی ڕەهایە لە ناو پەرلەمانی کوردستان وەکو باسم کرد بێگوێدانە ئەوەی کە ئەمە خاوەنی دەنگێکی گەورەی ئەو پەرلەمانتارە پارێزبەندی لێسەندراوە کۆمەڵ وەکو باسم کرد کۆمەڵ لەسەر ئەم ڕیتمەی خۆی لەسەر ئەم شێوازەی کارکردنی خۆی بەردەوامە بێ مادام گەندەڵی هەبێ لە هەرێمی کوردستان مادام قۆرخکاری هەبێ مادام مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بخورێ مادام ستەم و ستەمکاری هەبێ لە هەرێمی کوردستان کۆمەڵ هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەم و ستەمکاری وەکو هێزێکی سیاسی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کۆمەڵی ئیسلامی کارەکە لە پێناوی ئەوەی کە دادپەروەری لە هەرێمی کوردستان بەرقەرار بێ کە یاسا سەروەر بێ کە یاسا کاری خۆی بکات لە هەرێمی کوردستان مامۆستا پەرلەمانی کوردستان سەرچاوی یاسادانان و چاودێریکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبری ئەوەی پەرلەمان چاودێر بێ بەسەر حکوومەت و وەزارەتەکان و یەکە ئیداریەکانی حکومڕانی هەرێمی کوردستان دەبینین ئەو پەرلەمانە هەرخۆی دەمی ئەندامانی دادەخات پارتی لە خولی ڕابردوو پەرلەمانی کوردستانی داخست و لەم خۆڵی پەرلەمانیشدا بینیمان کە بە زۆرینە ویستی کۆمەڵێک پەرلەمانتار لە ناویشیاندا سۆران عومەر کە تەنیا ئەویش بە ئامانجگیرە لەم هەوڵەدا پارێزبەندی لەسەر هەڵگیرە پارتی بۆ لە پەرلەمانی کوردستان دەکات یاخود پارتی دەیەوێت ئەوانەی دەرەوەی خۆی یان بە مستەڵەحی زاراوە سیاسیەکەی خۆیان نەیارەکانی خۆی دەیەوێت تەسلیمی چ واقعێک بکات لە خولی ڕابردوودا کاتێک زۆرینەی پەرلەمانی لای پارتی دیموکراتی کوردستان نەبوو کاتێک کەزانی دەستەی سەرۆکایەتی و پەرلەمان ئەیانەوێ کۆبوونەوەی ئاسایی خۆیان بکەن و نەیتوانی ڕێ لە زۆرینەی پەرلەمانی بگرێ ڕێی لە سەرۆکی پەرلەمان گرت و ڕێی لە پەرلەمان گرت و پەرلەمانی پەکخست بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەمڕۆ بێگوێدانە ئەوەی بێگوێدان چاو جێڕانەوە لەو مێشووە کاتێک کە زۆر توانی زۆرینەیەکی پەرلەمانی دروستکە هات خۆی ئەو گلەیەی کە لە ڕابردوو لەلایەنەکانی کێکرد کە ئەو کات زۆرینەی لایەنە سیاسیەکان بوون ئەمڕۆ هەر ئەو پێچەوانەی خواستی زۆرینەی لایەنە سیاسیەکان چونکە ئێمە لە بیرمان بێ بەڵێ جارێکی کایڵێم و ئەمڕۆ زۆرینەی پەرلەمانیان لەناو پەرلەمان دروست کرد بەڵام زۆرینەی هەرە زۆری هێزە سیاسیەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە نەوەی نوێ لە سەر بەخۆکان لە لیستی ئازادی لە کۆمەڵی ئیسلامی خۆی کە ئەکاتە زۆرینەی هێزە هەرە سیاسی کاریگەرەکانی سەرساحەی سیاسی کە لە ناویاندا دوو هێزیان شەریکی حکوومەتن بە ئیتیفاقیەکی سیاسی حکوومەتیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پێکەناوە کە یەکێ لەو هێزانە سەرۆکایەتی پەرلەمانی لایە کە سەرۆکی پەرلەمانی کوردستانە بێگوێدانە خواستی هەمویان
پارێزبەندی لەسەر ئەو پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی هەڵگرت و طبعا ئەوە بە دڵنیاییەوە من جگە لەوەی کە گلەی لە زۆرینە پەرلەمانی کاکرێ من پێم وایە عیبەیەکی گەورەیە پەرلەمانتارێک دەنگ بدە بۆ سندنەوەی پارێزبەندی لە هاوڕێ پەرلەمانتارەکەی خۆی تەنها لە پێناوی ئەوەی ڕەخنەی گرتووە و من لێرە پرسیارەکەم ئازادی و ئازادی لەکوێیە کە پەرلەمانتارێک نەتوانێت یەک پەرلەمانتار نەتوانێت لە بۆ ئارامکردنی ویژدانی خۆی لە دەرەوەی خواستی حیزبەکەی لە دەرەوەی خواستی فراکسیۆنەکەی دەنگ بدە کەواتە ئەو ئازادیە مزەیەفەی لە هەرێمی کوردستان ئیدعا دەکرێت ئازادیەکی زۆر حقت ئازادیی مزەیەفە ئەوە جگە لەوەی کە ئەمە وەکو باسم کرد ینی دەستپێکێکی خەتەر و مەترسیدارە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق تۆ سیرکە متمانە بە وەزیر نادا وەزیرێک متمانە هێنێ وەزیرێک متمانە ناهێنێ منیشانی زیندوێتی ئەو پەرلەمانەیە لێپرسینەوە لە ئەنجومەنی وەزیرانەکە لە بەغدا لە سەرۆکی حکوومەتەکەیەکە متمانەی لێ وەرەگرێتەوە متمانە لە وەزیرێکە وەزیرێکتان لە وەزیری بەرگری سەنراوەتەوە بە دڵنیایی وەزیرێکە خولێک مەسەرەن لەو خولێر ناتوانێت متمانە بەدەست بێنێتەوە ئەمە پەرلەمانتار عێراقی کێمە گلەی لەکەین عێراقی کە هەرێمی کوردستان بەردەوام ڕۆژانە گلەی لەکە کە ناتوانێت عێراق دەوڵەتداری بکە بەس پەرلەمانی کوردستان نەیتوانیوە تا ئێستا یەک وەزیر بانکێشکە بۆ لێپرسینەوە بۆ محاسبەکردن پەرلەمانتارێکێ تا ئێستا نەیتوانیوە هیچ دەستەڵاتدارێکی هەرێمی کوردستان ڕوبەڕووی لێپرسینەوە بکە دەستەڵاتدارێکی ئاسایی بەڵام هەمڕۆ پەرلەمان گوڕی خواردەوە بۆی کە هاوڕێیەکی خۆیان لە پەرلەمانی کوردستان ڕەفیقێکی خۆیان لە پەرلەمانی کوردستان پارێزبەندی لەسەر هەڵگرن تەنها لەسەر چی تەنها لەسەر ڕەخنەگرتن عیبەکەوەیە تەنها لەسەر ڕەخنەگرتن زۆر جار تەبان من ئەگەر دەرفەت بدەیت ئەڵێن پارێزبەندی ئەمڕۆ ئێمە زۆرمان گوێ لێ بوو لەم کۆنگرە ڕۆژنامە نووسیانەی کە ئەکرا پارێزبەندی شتێکی یاساییە و بە پێی یاسا ڕێکخراو کاک زانە پارێزبەندی کارێکی یاساییە بەڵام خۆ پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئاماژەی پێکردو بۆ کردەی تاوانە نەک لەسەر قسەکردن ڕەخنەگرتن باشە من پرسیارەکەم پەرلەمانتار کە نوێنەری خەڵکە ئەگەر قسە لەسەر دامەزراوە یاسا دامەزراوە فەرمیەکانی حکوومەت نەکە لەسەر حکوومەت لەسەر قەزا لەسەر سەرۆکایەتی هەرێم حتا لەسەر ئەو دامەزراوانەی کە ژیانی خەڵک بەڕێوابن کاری چییە؟ کاری ئەو پەرلەمانتارە چییە؟ لەبەرەوە عیبەیەکی گەورەیە لەسەر ڕەخنەگرتن عیبەیەکی گەورەیە پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێکی خۆت هەڵگری زۆر باشە مامۆستا بابەتێکی دیکە پێم وابێ لەبەری کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی زۆرینە تەسریحێکی بڵاو کردەوە کە گوایە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە وەڵامی داواکاریەکەی پارتی و فراکسیۆنەکەی وتوێتی بە یاسا سەروەر بێ یاخود بە یاسا ڕێڕەوی خۆی بگرێت ئێوە ڕازیبوونی ئێوە لەم دۆسیەیە بەو شێوەیە بووە کە ئەو جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان ئاماژەی پێدا یاخود ئەم بابەتە بەلا ڕێدا براو ئێوە پێش ئەم قسەیە قسەی تریش هەبووە وەکو ئەوەی کە دەوترێ قسەکانیان هەمووی نەگواستۆتەوە بەشێکی کە پێیان وا بۆ ڕازیبوونی کۆمەڵی ئیسلامی لەسرە ئەوەیان لە سۆشیال میدیا و لە پەیجەکان و لە ناو ڕایگشتیدا بڵاو کردوەوە حقیقەتیان بابەتە چۆنە لە ڕووی سیاسیەوە لەسەر پرسی کاک سۆران عومەر کۆمەڵێک پەیوەندی و گفتوگۆ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵ بووە لە ماوەیەدا ئەم پرسانە بە شێوەیە بووە کۆمەڵی ئیسلامی تەبان مانعی نەبووە کە ئەم پرسە ڕێکاری یاسایی خۆی بگرێتە بەر ڕبە ڕێکاری یاسایی و کۆمەڵ هێزێکە بەرگری لە دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستانەکە و کۆمەڵ هیچ کاتێک وەکو لە پەیامەکەی بەڕێز مامۆستا عەلی باپیریش داهاتوە کۆمەڵ مانعی لەوە نییە کە قەزاوە دادگا ڕۆڵی خۆی ببینێ لەو پرسانەدا بەڵام پرسیار ئەوەیە کۆمەڵ لەسەر ئەوە بۆ ئەم لەگەڵەوە بۆ ئەم پرسە ڕێکاری یاسایی خۆی بگرێ یا پارێزبەندی لەسەر پەرلەمانتار هەڵبژیرێ کۆمەڵ ئیسلامی نەک پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێکی خۆی کۆمەڵ پێی هەڵەیە پارێزبەندی لەسەر هیچ پەرلەمانتارێک هەڵبژیرێ ئللا وەکو باسکرا لەسەر کردەوەیەک نەبێت کە کردی تاوانە کامە ئەبێ پارێزبەندەکەی لەسەر هەڵبژیرێ و پەرلەمانتار بەم پارێزبەندی خۆی بە کاری خۆی بکە ومە حەقێکی مەشروعی پەرلەمانتارە ئەمە یەک دوو ئایا کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوە بووە ئەمڕۆ
ئەم سینناریۆی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان بینیمان عیبەیەکی گەورەیە تۆ 4 پەرلەمانتار بخەیتە بەرنامەی کارەوە لە بەرچاوی ڕای گشتی هەر 4 پەرلەمانتارەکە داوای یاساییان لەسرە وانە داوای یاساییان لەسرە لە بەروار و تاریخی جیاوازدا بەڵام سییانیان دەنگ ناهێنن یەکیان دەنگهێنێ پرسیارەوەیە کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەیە تەنها لەسەر پارێزبەندی لەسەر پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی بەم سینناریۆ بەڕێوە بچێ نا جارێ ئەوەش بەڕاستی ئەوەش عیبەیەکی ترە کە هێزێکی سیاسی وەکو خۆت ئاماژەت پێکرد لە بری کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ قسە بکە لە بری کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ قسە بکە کۆمەڵ خۆی زمانی هەیە و خۆی قسەی خۆیەکە کۆمەڵ لە ڕێی دامەزراوە فەرمیەکانی خۆی قسەی خۆیەکات و هەنگا وەکو باسم کرد هینەکەی خۆیڵە کۆمەڵی ئیسلامی هیچ کات نەیشاردۆتەوە من لەم ستۆدیۆی ئێوە و لە چەندین بەرنامە ئەوم دووپات کردوتەوە ئەو کاتانەش گوتومانە ئەو کاتانەی ئێمە عیلاقاتی ئاسایی وتومانە پەیوەندی ئاسایی یەکەینەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکی ئاساییمان هەبێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پەیوەندیانەمان لەسەر حسابی هەڵوێستەکانمان نابێت ئێمە بێدەنگ نابین لە بەرامبەر ئەو کەم و کوڕیانەی لە هەرێمی کوردستانەیە بێدەنگ نابین لە بەر چکەمە بە خیانەتە زانین بەرامبەر دەنگەکانمان بەرامبەر و هاوڵاتیانی دەنجیان پێداوین پێمان وایە ئێمە لەگەڵەوە نین ببینە هێزێکی خەفەکرا و هێزێکی کبکرا و هێزێک کە بەخواستی هێزە سیاسەکانی کە بجوڵینەوە ئێمە هێزێکین خاوەنی قەناعەتی سیاسی خۆمانین و ڕاستگۆین لەگەڵ ئەو بەڵێنانەی بە خەڵک و جەماوەری خۆمانمان داوە لەبەرەوە هەر شتێ لەو ڕۆوە بوترێ پێم وایە عیبەیەکی گەورەیە و بە تایبەتی ئەگەر قسە لەسەرەوە بکرێ کۆمەڵی ئیسلامی تەمەن ڕازی بووە پارێزبەندی هەڵبیگیرەوە کۆمەڵی ئیسلامی وەکو باسم کرد ئەمەی ئەمڕۆ وەڵامدانەوەیەکی دروست بوو و من پێم وایە لەوەشدا مەوفەق نەبوون کە ژمارەیەک پەرلەمانتاریکیان خست بووە بەرنامەی کارەوە باشتر بوو بۆ خۆیان تەنها سۆران عومەریان بخستایەتە بەرنامەی کارەوە چونکە دەرکەوت کە هەموو هەوڵەکەوە هەموو کۆبوونەوەکەوە هەموو هەوڵەکانی سەرۆکایەتی پەرلەمان بێ سەرۆکی پەرلەمان تەنها بۆ لابردنی پارێزبندیە لەسەر سۆران عومەر یەک دوو هەموو ئەو کەیسانەی کەشکە تێچێنی ئەو بابەتە کراون ئەوەی پێیوەستە بە دادگای سلێمانی وەکو لە هینەکە هات هەمووی پێیوەستە بە سکاڵای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەوازەحی پێیوەستە بە سکاڵای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر ئەو پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سپاس کە تام کاتە لە ستۆدیۆکانمان لەگەڵمان بووی